خۆشەویستان ئەوەش سۆسی پەنیرێک کە بەڵێنم پێدا بوون گوتم وەرنە یوتیوبی بەو شێوازەیە زۆر خۆشە، ڕەنگی زەردە. ئێستا هەنگاو بە هەنگاو لەگەڵم بن، هەر تامیشی دەکەین بزانین کووە، زۆر ئاسانە. لەگەڵم بن ئێستا دەست پێ دەکەین. سۆسەکی پەنیری دروست دەکەین، ئەو سۆسەی کە هەمووتانە دوی دەگەڕێن کە لە ڕێستورانتەکان بەسەر فینگەریدا دەکرێت. زۆر ئاسانە. پێویستمان بە 2 کەوچک زبدە هەیە، تاوەڕ دەکەنێتە داوێتەوە کە زبدەکە تەواوە، نیو کوپی ئەو ئارد لەسەر دەکەین، سەبر ئاردەکەی تێک دێن لەگەڵ زبدەکەی کە ئاردەکەشمان تواندەوە لەگەڵ زبدەکەی. 2 کوپ شیری فول چەوری تێ دەکەین، ئەوجە کەمەک خوێ و کەمەک بیبەری ڕەشیان سپی لەسەر دەکەین. لێرە 2 نوع پەنیرمان هەیە، هەردووشیان شێدەرە، ئەوەیان شەرائحە، ئەوانەی کە لە بۆ بەرگەری بەکاردێ، ئەوەشیان مکعبە، دەتوانین لە ڕەندەی دەی کامەت هەبوو کێشە نییە. باشە ئەو دوو ئەمن هەردوو نوع ئەم تێکەڵ کە تقریبان 200-250 غرام لەسەر ئەو شیر و ئەوەی دەکەم. با ئاگرت هێواش بی، سەبر تێکی نابی ئاگرت زۆر بی، هەتا ئەو پەنیرە حەلەی. سۆسەکە بەو شێوەیە دەردەچی چونکە پەنیرەکە زەردە، ئاوا زەرد دەبی. ئەوی زەرد نەبوو دەتوانی کەمە کڕکمی تێکیان زەردەچە و لەسەر فینگەری ڕوودەکەی. زۆر بەتامە. هیوادارم تاقیکەنەوە، سەبسکرایبی لەبیر نەکەن، لەگەڵ لایکی قوربان تا بن، دەستان خۆش بی.